ساتی گەیشتن و گەڕانەوەی یەکەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستانە بۆ سلێمانی. ژمارەیان نزیکەی 100 حاجیە و بڕیارە تا 11 ئەم مانگە تەواوی حاجیانی هەرێم لە ڕێگەی وشکانی و ئاسمانیەوە بگەڕێنەوە. تقریبی 15 ساڵ دەبوو زیاتر ناوم نووسی بوو، بەڵام هەوڵساری کۆرۆناکانەوە ماتەوانێ نەکرا 2 ساڵ لەبەر کۆرۆنا و دو پاری لەبەر تەمانەکەم کچان تەمانەکەت تەزاواز و هەر نام بۆم نەکران هەر نەکراو. ئێتر وا شکرخوای گەورە ئەم ساڵەکە کردی بە قسمەت بوو. الحەمدوللا زۆر دڵخۆشین کە باوکمان ئەمڕۆکە لە سەفەری حەج گەڕاوەتەوە. الحەمدوللا و بۆ شوێنێکی زۆر خۆشون و سوپاس بەخوای گەورە بە ساق و سەلامەتی خۆیان و قافلەکان گەڕاونەتەوە بە سەلامەت بگەڕێنەوە هەموو حاجەکانی هەرێمی کوردستان و هەموو حاجەکانی عێراق ئینشاءالله. گەڕانەوەی ئەم حاجیانە بە ڕێگەی وشکانی لە کاتێکدایە بەهۆی خراپی دۆخی ئەمنی 23 ساڵە ئەم گەشتە بەم شێوەیە بەڕێوە نەچووە و حاجیانیش بەم شێوەیە باسی ڕێگاکە دەکەن. نانا کوڕا ئێمە هەر سەیارێک بین پاسێک و پۆلیس بە دوامانەوە بووە دیانەیە لاین ئەڕەوەڵا هەجیانەیە لاینەتا کەرکوو لە کەرکووکیشە لەگەڵ مانابۆ تا عەرعەر هەتا عەرعەری خۆمان ئەڕەوەڵا یاڕەبی ئێوەش بێم زەڕەت بن ئەو خوای گەورە ئەو کابەیە کە ئێمەتون خوا هەمووتان دامەزراوکە. لا سپاس بەخوا حەجێکی زۆر جوان و باشمان ئەنجامدا، دەستخۆشی لەسەر قافلەکەمان دەکەین، هەموو ڕێنمایەکانی بە جوانی ئەنجامدا لەگەڵمانە. ئێمە زۆر شانازی بێ دەنگ کەسێکی زۆر باش بوو بۆ ئێمە، زۆر یارمەتی دەرمان بوو. ژمارە حاجیانی عێراق لە سعودیە 37,000 کەسە و لەو ژمارەیە 4,685 هەرێمی کوردستانن. بڕیارە 690 کەسیان لە ڕێگەی وشکانی و ئەوەی دیکەشیان لە ڕێگەی ئاسمانیەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.